وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ئێمە یەکسری دیبەیتمانە بێ لە ژێرە ناوە هەنگاو و هەڵدێر داهاتوو لە ئاوێنەی ڕەوتە ئمڕۆژینە ئێمە. ئەم ڕەوتی ئمڕۆژینە ئێمە بەرەو کوێ ئەوات ڕووداوەکان کە لە توو لە ڕۆژە بۆ ئێمە ڕوو ئەدەن و ئێمە بیسەریان ئەبین و نزارە گەریان ئەبین. ئێمە بەرەو کوێ ئەبن، دانەدانەی ئێمە بەرەو کوێ ئەبن. ئەکسەریەتی ئێوە ئەزانن کە یەکێک لە مهمترین علومێک کە ئیمڕۆژ بووگە بە ئەبزار دەسە حکامان جیهان دەروون ناسی ڕەوەن ناسی بە هەموو شاخ و لق و پۆپەکانێتی، چه فەردی چه کۆمەڵ، و لەسەر سێ کۆڵەکە دانیاگە، لەسەر فرۆید، لەسەر ئەتلێر و لەسەر یۆنگ، کە هەرکام لەمانە لەسەر نەمادە کۆنەکان وێسیاگن، سیمبۆڵەکان، لەسەر ئەو شتانەی کە یۆنگ پێیان ئێژێت کۆهن ئۆلگو، کە فرۆید لە لیبیدۆە تەعقیبیان ئەکات و لە لەزەت پەرستیە، ئەتلێر لە دەسەڵات ویستیە و لە ئۆغدەی حقارەتە، ئاغای یۆنگ لە کۆهن ئولگوەکانە تەعقیبیان ئەکات. ڕووداوەکان ڕابردوو زەنگە خەتەرێکی گەورە بوو کە ئێمە تەکانێک بدات، بە تایبەتی مەرگە کەسێک بەناوە بەهزاد لە بەردەمە 4 کامێرای تەلەڤیزیۆنەکانە حەلیمە کوردستانە، کەم شەو ئێشێ شەوی سێ شەوەی مەرگە بەهزاد بێت. بزانن ئینسانێک وەختێک لە عومرێکی جوانیە لە بەرامبەر دووربینێکا قەرارەگرێ، بنزینەکا بە خۆیاوە خۆی ئەسووتێنێت، ڕەوانی شێویاگە، دەرونی شێویاگە، یعنی لەش ساڵەمە وەکو لەشە فرئێک لە ئێمەمانان، بەڵام دەروونمان شێویاگە. بەهزاد و ئەمسالە بەهزاد هیچ گزارشێک لە ئینسانە کوردی نادەن، با بە ڕواڵەت و با بە هۆز و خێڵ، با بە قەومیەت کوردکرابن، بەڵام ئەکسەریەتە ئێمە لەو کوردبوونە، لەو ستراکچەرە تاریخی کوردبوونە دەمێکە فاسەڵەمان گرتگە و دەمێکە ئەوە نەماگین. بۆ خاتری ئەوەی کە نەخبێ بدەم بەمەوە ئەمە بکەم و من فرەمە واقعەیەک ئەڕۆمە سەر نظامە سوڵتە، جودۆ کریستیانەتی و ئەدیانە ئیبراهیمی. بابزان زۆربەی زۆرینەی ئەم دینانە لەسەر ئەم نەماد و سیمبۆلانە و چیرۆکە تکراریانەی کە لە هەموو جێیەکی دنیا تەقریبەن ئەم چیرۆکانە وێژریاگن دانریاگن، و لە هەر کوێکا کە توانی گیانە ئیدامەی بدەن و بتوانن سوڵتەیەکی پێ دروست بکەن، تەبیعەتەن ماندگارتریان کردگە، بتەوتریان کردگە، لە قوپۆپی زیاتریان پێداگە. دەنا فرەیەک لەم چێهرە و کاراکتەرانەی کە لەم ئەدیانە بەکاربریاگن ئەکسەریەتیان ساختارە ئولگووی ئەزەلی، نەمادە ئەزەلی و کۆهن ئولگووی و ئارکیۆتایپیان هەست. ئەگەر بێمە سەر ئەدیانە ئیبراهیمی گەرەکمە دەرمۆردە ئارکیۆتایپە ئیبراهیم تۆزێ قسە بکەم و بەعد ورود بکەم بە بەحسەکەمان. بزانن ئێمە باوەڕمەندانە دینیمان فرە هەست کە باوەڕمەندیان بە دینەکەیان سەبەبی دەرک و دەریافت و مەعرفەت ویستی و ئارامبوونێک نییە، بەڵکو سەبەبەکەی بەدەستهاوردنی ئێعتبارە لە ناوە کۆمەلگایەکا کە ژیان ئەکەن، ئێعتباریان، ژیانکردنیان، کاسبیکردنیان، ژنخواستنیان، پەیوەندی کۆمەڵایەتیان، ڕەوابەتە ئینسانیان بەستگی بەو نۆرمە باوەی ناوە جامعە هەست.
ئەوانەی کە ئەخزێنە ناوە باوەشە دین هیچ کامیان تقریباً دەریافتێکیان لە دین نییە. عدەیە کە سەردەمدارن و خەریکن قدرەتە خۆیانی پێ تەعقیبەکەن و منافعە خۆیان، عدەیەکیش کە خەریکن لە ژێر و بۆ کەسبە منافعە بچووک دەسی پێیاکێشن. بۆیە تۆ لە خەسڵەتە ئەمانەی کە دینین ئەو بەرداشتەی کە ئێشێ بەر ئەساسە ئەم چیرۆک و داستان و کۆن ئولگووانە دانراوێ لە وجودە هیچ معتەقەدێکی دینی یا هیچ پەیوەستبوویەک بە هیچ دینێکا ناوێنیت. یعنی چه شخصیەتە مەسیح و کەرەکتەرە مەسیح، چه شخصیەتە پێغەمبەر ئیسلام و محەممەد، تۆ لە هیچ مسلمانێکا بەدی ناکەی، نە ئەساسی، نە ئولگووەکەی، نە چیرۆکی، نە داستانەکەی و نە پندێک لێ ئەگری. لەذا دوکانێکە بەڕاحەتی بووگەسە هۆی ئەوەی کە عیدەیەک لە نادانیە عیدەیەکی ترس و ئەستفادە بکەن و عیدەیەک لە فەسادێکە بەرامبەر بە یەکتری بە باڵانسێک ئەگەن کە ئەم فەسادە بەردەوام بکەن. بۆیە ئەوانەی وە فرە سەر ئەکوتنە زەوی و فرە ڕیش درێژ ئەکەن و فرە دەم لە قەور و قیامەت و خوا و دین و ئەمانە ئەدەن، لە حەنای ئێمەوە خەنەکەیان ڕەنگینیە و لە حەنای ئێمەوە خۆیان ئەکەنە کەڕ و خۆیان نادەنە مەیدانە ئێمە تا میزانە درۆزنی و بۆگەنی و بێمستەوایی و سەتحی بوونیان پێنیشان بدەین و دەری بخەین کە ئینسانە تا چه میزان درۆزن و کاولە. داستانە بێهزاد، داستانە مەرگە معنەویە مردمێکە وا فکرەکە زێنەکە وا فکرەکە ئەڕوا بڕێوە، وەلێ لە عەسڵا زەنگە خەتەرێکی گەورە بوو بۆ ئێمەمانان تا بفەهمین وایە چ وەزعیەتێکە. بزانن تقریبا لە ناو ئەم داستانە یەهودیە مهمترین کاراکتەر دوای ئادەمە ئەبولبەشەر ئیبراهیمە، چون ئیبراهیم تقریبا هەمان نەقشی هەست کە ئادەمە ئەبولبەشەر بووی، یعنی سەر لە نوێ ئەبناء یەهود لە ئیبراهیمەوە دەست پێیەکە. تایبەتمەندی ئیبراهیم چییە؟ ئەم کۆهن ئولگوویە ئیبراهیمیە یەهودیە چییە؟ چ تایبەتمەندیەکی هەست؟ تایبەتمەندیە ئیبراهیم لە وەستانە لە بەرامبەر ئینحراف و فەساد عمومی، ئینحراف و فەساد عمومی، و بۆ خاتری ئەوەی کە بتوانێت بیرۆکەکەی خۆی بپارێزێت کۆچ ئەکا لە ناوە مردمە خۆی و لە ناوە مردمە خۆیان بێگانەس مردم گولی لێەکەن، قیزی لێەکەن و نزیکی ناونەوە. بۆ چون ئیبراهیم بە پێچەوانەی تەواوە مردمەکەی خۆیسی، بە پێچەوانەی قەوم و خزم و خوێش و کەس و کاریانە، بە پێچەوانەی هەڵس و کەوت و کولتور و ئاداب و تەقالیدێکیانە کە گرتوویانە و لە نەزەر ئیبراهیمەوە منحرفە، فاسدە و فەساد عمومی واتیە. کەواتە کۆهن ئولگوویە ئیبراهیم کۆهن ئولگوویەکە کە یان ئارکیۆتایپێکە کە لە هەموو شتێک ئەبڕێ، لە تەقالید ئەبڕێ، لە ئاداب و سنەت ئەبڕێ، لە ئیش و کار و پلە و پایە ئەبڕێ. کۆهن ئولگوویە ئیبراهیم لە پەیوەندە کۆمەڵایەتیەکان و خزمایەتیەکانی ئەبڕێ و مەسیرێک بە تاک و تەنیایی لە بەرامبەر تەمامە ئەمانە ئەگرێتە بەرەوە و خۆی ئەمێنێت و ئیمانی. بۆیە تەنیا ڕێگەی مانەوەی ئیمانەکەی و باوەڕەکەی ئەمەسەکە لە ناو مردمەکەی خۆیان بێگانە بمێنێتەوە، دەنا ئەگەر لە ناو مردمەکەی خۆیان حەل بوێت وەکو مردمەکەی خۆی پێتێت، عینی ئەوانی پێتێت. دەرنەتیجە ئەوێنیت ئەم کۆهن ئولگووە کە لێو دووە لە داستانە سەفەرە ئافرینش و بەخشە جێنەسەسا بەحسی ئەکەن،
خوا پێ ئێژێ کۆچکە و ئەو کۆچەکە و ئەڕوا بۆ سەرزەمینێکی تر و پێی وعدە ئەدا کە سەروەتێکی بێپایان و زۆڕیەتێکی فرەی پێبە لە کاتێکا کە ئیبراهیم هەم خۆی پیرە هەم ژنەکەی یائەسە بوو کە سکوزا ناکە بەڵام وعدەی خۆی بەجێ تێرێ خوا و ژنەکەی دووگیان ئەوێت لە عومرە پیریا و کوڕێکی ئەوێ یەهودی ئێژن ئیسحاق مسلمان ئێژن ئیسماعیل بعد خوا پێ ئێشێ ئەم کوڕتێشێ بۆی قوربانیکەی دەی ئەمە بەرخەلافە وعدەکەی خوا بوو ئەمە بەرخەلافە وعدەکەی خوا بوو کە قەرار بوو جەهەن پڕ بکا لە فەرزەندانە ئیبراهیم و لە ڕۆڵەکانە ئیبراهیم بەڵام چوون ئیبراهیم ئیمانی هەست و لە ئەو جنا ئومیدیە ئومیدی هەست و ئەم فەرمانە جێبەجێکە وەلێ خوا نایەڵێ کە مناڵەکەی خۆی سەر بوەڕێت و قۆچێکی بۆ هەنێرێ ئەم کوهنە ئولگویە ئیبراهیمە یەک پەیامە گەورەی واتیە پەیامە گەورەکە ئەمەسە ئەم داستانە تۆ حەزی پێ بکەی حەزی پێی نەکەی کوهن ئولگووەکان بە قەوڵی یۆنگ زمانە دنیا زمانە نەمادە زمانە دنیا زمانە سیمبۆلە بۆ خاترەوەی کەسێ مەحکومە نەکا بە دووگم و جەزمەندیشی ئەمانەی کە حەز بە علوم ئەکەن من مەجبورم فەکت بێرم و لە کەڵە بنیمەتەکانت دەروون ناسی ڕەوانشناسی کە ئەمانە بفەهمن ئێمە هیچ بەحسێکی ئیلاهیاتی و ماوەڕاوت تەبیعی و دینی ناکەین ئێمە خەریکین بەحسێکی ڕەوانە جەمعی و ڕەوانە جەمعیە تاریخی ئەکەین ئەڵێ یۆنگ ئێژێت جەهەن بە زوانە نەماد و قسە ئەکا هەرچی نەماد کۆنتر و کەونتر و تاریخی تر بێت قوڵتر و کولیترە قوڵتر و کولیترە کەواتە نەمادە ئیبراهیم نەمادێکە کە تۆ لە هیچ یەک لەم باوەڕمەندانە ئەدیانە ئیبراهیمیان نایوێنیت ئەلا ڕقم ئەوەی کە سەری بۆ کوتنە زەوی ئەلا ڕقم ئەوەی کە خۆیانی پێموندەسەب ئەکەن بەڵام لێیان بپرسن ئیبراهیمی بوون چه شەکڵیە چۆن تۆ ئەتوانی ئیبراهیمی وی ئەسڵەن چۆنە کە بەشەر احتیاجی هەست بەوەی کە کوهن ئولگویە وەکو ئیبراهیمی بوێت بۆ هەسی بۆچی ئێشێ بیوێت ئەسەن پێویستەکە چه ئەوانەی کە مەسیحین چه ئەوانەی کە موسڵمانن چه ئەوانەی کە ئەیتەیستن چه ئەوانەی کە یەهودین چه ئەوانەی کە بوداین گشتیان بەر ئەساسە نەمادەکان و کوهن ئولگووەکان خەریکن حرەکەتەکەن پس ئێمە تەوزیحماندا ڕێگەیە کە ئەکسەریەت ئینسانە گەورەکانت جەهەن ئەیگرنە بەر ڕێگەیەکە کە ئیبراهیم ئەیگرێتە بەر یعنی لە بەرامبەر فەسادە عمومیە لە بەرامبەر ئینحرافە عمومی و ئینحرافە گشتی و فەسادە گشتیە ئەویسێت بۆیە غەریب ئەکەوێ لە جامعەی خۆیان ئەو مەجبورە غەریب بمێنێتەوە تا باوەڕەکەی لە بین نەچێت جا من ئەمە وت لەبەرەوەی فرە کەسێک پێی وایە کاخێزە کوردەوارە سەربەخۆ ئەم دیبەیتانە چۆن بەردەوام ئەکا و چۆن کەسی سوء ئستفادەکەر و کەسی فاسد و کەسی درۆزنیشمان لێ نزیکەوێتەوە کەسی باشیشمان لێ نزیکەوێتەوە ڕۆڵەی ئینقلابیشمان لێ نزیک ئەوێتەوە چۆن ئێمە هەر بەردەوامین و هەر ئیدامە ئەدەین چۆنە ئێمە خۆمان دوورۆ کردگەسۆ و بۆمان مهم نییە چه اتفاقێکە کەفێ کارە خۆمانەکەین ئەقیدەی خۆمانمان هەست
بۆ خاتری ئەوەی کە ئەم عەقیدە بمێنێتەوە، بۆ خاتری ئەوەی کە ئەلا ڕەقمە فەسادە عمومیە ئەم جامعە و ئەم مردمانەی کە ئێمە ئیتر یەکتری ناناسین، ئیتر کەسی یەکتری نییەین، ئیتر قەومە یەکتری نییەین، ئێمە یەکتری دەرک ناکەین، زوانی یەک نافامین، ئەوان غەرق لە فەسادن و تۆ یەک نەفەرە شمشێرە کێشاگە لە بەرامبەر تەمام ئەم فەسادانە وێسیاگی. لەبیرتان نەچێ کۆن ئولگوی ئیبراهیم بوتشەکەنی واتیە تەواوی بوتەکان نەشکێنێ. کۆن ئولگوی ئیبراهیم گوزار لە ئاگری واتیە کە لە ناوە ئاگرا تێ ئەپەڕێ، تەنیا ئەوێ، تەبعید ئەوێ، کۆچ ئەکا لەبەر ئەوەی لە بەرامبەر ئەم باوەڕ عمومیە بوێسێ. ئێوە فکر مەکەن گەلە کۆمەتان کردگە لە فەسادا ئینسانەکان ئەوەنە دواوە. فکر مەکەن وەختێ شتێکتان هەمەگیر کرد یەک بۆ یەکتری تەییدی ئەکەن، یەک بۆ یەکتری مۆری ئەکەن. ئێوە تیا سەرکەوتگن. بێهزاد نمونەیە بارزە ئێوەس. ئێوە یان بێهزادن یان ئەوانن وا فیلمیان لە بێزادەگرت و ئەوانن کە بەناو پەنابەران دوای مەرگ بێهزاد هاتبوونە خیابان و ئێعترازیانە کرد کە حاڵیان خراوە. ئێوە ئەوانن یا غەرق لە فەسادن و بووی فەسادتان خۆتان متەعەفنەکە، یا مەندوو ئەوڕێن و هیچیەک لە ئولگووە تاریخیەکان نایەتە سوراختان چون خزیاگنە ناوە سێبەرەکانیان و مەرگ و نابوودیتان وا لە شوێنە. ئستیساڵێکە بێهزاد دای ئەگرێت و گڕ ئەنێ بە لەشتی خۆی وە، نەک لە ئاگر تێناپەڕێ بەڵکو ئاگر دای ئەفرۆسێنێت، ئاگرێک کە خۆی ئەینێ بەخۆی وە. ئەم ئاگرە وا ئێوە ناکتانە بە خۆتان و خۆتان دا ئەفرۆسێنێت و داتان ئەفرۆسێنێت. شاید ئێوەمانان فکر بکەن کە ئەتفاقێکتان بۆ ناکەفێ، کە بەرەو مەسیرێک ناچن، کە فرە ژیرترن لەوە، وەلێ بابزانن ڕەوانە ئینسان لەسەر ئەو کۆدانە کارەکات وا لە توولە هەزاران ساڵ ژیانە ئینسانە باو باپیرانتە لە دەروونتە جەمبووگە لە ناخوداگای گشتیتە جەمبووگە ماگە و تۆ بەوانە تێیتە دەرەوە. تۆ بەوانە لە دایک ئەویت و لە هەر کوێیەکە تووشە ئەم تەعارزانە ئەویت. دەلیلی ئەوەسە تۆ هیچ کام لەمانتە نەناسیگە و مەسیرەکە خەریکی منحرف ئەڕۆیی. بەم تەفسیرە کە من کردم بگەینە سەر داستانە ئەیدەیەک وا هاتبوونە دەرەوە دوای ئەوەی کە کەسێک وەکو بێهزاد ڕواتە بەرە چوار شەبەکەی تەلەڤیزیۆنی بنزینەکاوە خۆیە و گڕ ئەدا لە خۆی و خۆی ئەسووتێنێ. ئەدەیە هەلپەرست، ئەدەیە سەخیف، ئەدەیە بێوجود هاتبوونە دەرەوە لە ژێرە ناو پەنابەر لە هەرێمە کوردستانە، پەنابەرە ڕۆژهەڵاتی لچیان بەقەڵ پیاڵەیەک ئەوەنە سیلیکۆنی تێکردبوو، ئەوەنە پرۆتێزی کردبووە ناوی، قیافەی هاواری ئەکرد چ کارەس. ئێشێ بێهزادێ خۆی بسووتێنێت تا کەسانێکی تر بێن لە پشتی و خەیر و بەرەکەتەکەی کۆکەنەوە، خەیر و بەرەکەتەکەی کۆبکەنەوە. ئەم جامعەی قەشەنگێک نییە. جامعەی کوردەواری
نەک قرچۆ نەبووە، نەک قەپی بە خۆیان نەکرد، نەک تەکانی نەخوارد، نەک ئەحیانەن خەڵکڕانیە و سلێمانی و هەولێر و کەلار و چەمچەماڵ و هەڵەبجە تەکانیان نەخوارد، بەڵکو فرە عادی بوو بۆیان، فرفر عادیە. وەختی جامعەیە بەگراگەی وا لەسەر لووتکەی هەڵدێر و نابودیە مطلقە، وا لەسەر یەکترازیانە مطلقە. تۆ لە جامعەیەکە کە مردمەکەی مەسخ بووگە، مردمەکەی لە هەرچی قیەمەدا بڕیاگە، مردمەکەی هیچ ارتباتێکی تاریخی تەکە واقعیەتە تاریخی خۆیان نییە، هیچ ئومیدێکت نییە بێجگە لە نابودیان. پس با من موژدەیەک بە ئێوە بدەم، بە تایبەتی ئەوانەتان ئەوا فرە باوەڕمەندن بە دین و ئەم جۆرە شتانە. شاید بەنەوەیەک ئولگویە ئیبراهیمی لە ناوە ئێمە بەدی بکرێ، بەڵام مطمئن وە لە ئێوەمانانە ئەسڵەن بەدی ناکرێ. ئێوە چارەنووستان چارەنووسە مردمە ئور و حەڕانە. ئەگەر باوەڕتان بە ئەم علومەی کە فرە حەزی پێیەکەن بوێت، مەسیرێک ئێوە ئەڕۆن مەسیرە نابودیە و نابودی مطلقە و بەهای گەورەی پێدەن. تەواوە ئێوەمانانی کە نەتانگەرەکە بەها بدەن، بەهای گەورەدەن، پێتان وایە کە بەها نادەن، وەلی بەهای گەورەیە گەدەن وەرتوو لە ژیانتانە بە زەجر و کاولی و وێرانی و نابودی ئەم بەها ئەدەن. ئێمەش یەک کارەتوانین بکەین، ئەم کوردیەتەی خۆمان بەسەر دەستەوە بگرین و لە ناو ئاگرێک کە ئێوە کردکتانە سۆ تێپەڕین تا ئەمە بمێنێتەوە، تا زوڕیەتە ئەمە لەبین نەچێت، تا ئێوە بەم کاولیتانە نابودی نەکەن و ئەمە لە ئێوە دوور ئەگیرێت. ئەو کارەسەوە ئێمە قیاممان پێکردگە و لە تەواوە تەمەدونەکانە بەشەریە ناگاه لە دڵە ئەم مردمە تاریخیان زیندوو ئەبێتەوە، کۆن ئولگووەکانیان زیندوو ئەبێتەوە، نۆرمە ژیان ئابا و ئەژدادیان ژیانە هەزاران ساڵیان لە پڕێکا زیندوو ئەبێتەوە. متەبەلور ئەوێ لە وجود عیدەیەکی کەمە کە ئەمانە بەرگۆزیدەگانە تاریخی ئەم ملەتەنە، عوسارەوە چەکیدەیە ئەم فەرهەنگ و ئەم میراسەنە و ئەمانە ئەمێنێنەوە. یا ما بەقیە ڕجعەت ئەکەن بەم گوزەشتە و ئەم گوزەشتەی ڕەوانیە یا مطلقاً لەبەی نەچن. و ئەمما ڕووداوەکانە داهاتوو. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ 5 ساڵە پێش تەحلیلی کرد، وتی سەرزەمینە کوردەوار چۆن گیریا، ئەساست دەوڵەتەکان چۆن دانریان، تاریخ وەکو ئەساسنامەیە ئەم دەوڵەتانە، ئەم نووسینگانەی کە ناویان دەوڵەتە چۆن بەکارهێنریا، چۆن داڕژیاگە. تایبەتمەندی دەوڵەتە ئێرانی وت، تایبەتمەندی وەچەکانی وت، هەر لە ڕووناکبیران و ئەحزاب و سلیبریتیەکانی تا یاسا و قانون و مؤسساتی. ئاخێزە کوردەوارە سەربەخۆوتی دەوڵەتە ئێرانی بەم نەزەریە، بەم تەحلیلە، بەم کارەگاهی تاریخیە، دەوڵەتە ئێرانی ئەڕواتە ناوە فازە سێوەم، دەورانە سێوەمە خۆی. و دەورانە سەوەمە دەوڵەتە ئێرانی دەورانە هەتایی کردنەوەی دەوڵەتە ئێرانیە و دەوڵەتە یەهودە ئێرانی قەرارە لە مەرحەلەی سێوەمە تەبدیل بوێت بە دەوڵەتە هەتایی
تبدیل بێ بە واقعیەتێکی نەگۆڕ، تبدیل بێ بە مطلق. و ئێمە مەسائلەکانیمان مەترح کرد 5 ساڵە پێش، وەختێ گشت کەسێک بە شوێنە ئەوە بوو کە پرۆژەکانە سپای پاسداران بواتە بەرەو تحتە ناوە ئێعترازات و خەڵکە برسی و قیامە مردم و قیامە برسیەکان. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ هاتی وتی دەوڵەتە ئێرانی دەمامەک ئەگۆڕێت، ڕواڵەت ئەگۆڕێت. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ هات وتی ئێوە منزورتان لە جمهوریە ئیسلامی چییە؟ جمهوریە ئیسلامی چییە کە تۆ گەرەکتە بەری بێئەندازی؟ ئێستا ئەمانە بەجێی هەڵتەکاندن، نابودکردن مەفهومێکیان هاوردگە لە فارسیا پێژن بەرئەندازی، بەرئەندازان. نازانم چ بەرێکی ئەندازن، یعنی چی؟ یعنی ڕەوایەتەکە ئەگۆڕن. جمهوری ئیسلامی چییە کە ئەیگۆڕن؟ ئێمە بارها سوعالمان کرد. وتمان حیزبی دموکرات، وتمان کۆمەڵە، وتمان پەکەکە، وتمان سەلیبریتیهای ڕەسانەییە وەکو ڕۆحوڵڵا زەم، وەکو عەلیە جەوانمەردی. وەختێ ئێژن گوزارە ئەز جمهوریە ئیسلامی، بەرەندازیە جەمبوریە ئیسلامی درۆەکەن، چون جمهوری ئیسلامی خۆی ڕەوایەت ئەگۆڕێ. ئەگەر ڕاست ئەکەن ئێشێ بێژن ئبتاڵە دەوڵەتە یەهودیە ئێرانی و داڕشتنەوەی دەوڵەتە واقعیە کوردی لەم سەرزەمینە. ئێوە ئەوێنن کەس تعریفێ لە جمهوری ئیسلامی ناکات. جمهوری ئیسلامی چییە؟ جمهوری ئیسلامی یعنی مەجموعەیەک ئەفراد کە سەوارن بەر سیستەمێک و شتێکیان وا لە دەسا بەناوە دەوڵەت کە بە یەکسری مؤسسات کار ئەکا. یا جمهوری ئیسلامی یەکسری مؤسساتە، یەکسری بونگاس. تۆ گەرەکتە چی بگۆڕی؟ جمهوری ئیسلامی چییە؟ جمهوری ئیسلامی بریتیە لە قانون، لە قانون شەریعەت. ئەوەی کە تۆ قانون شەریعەت لابووەی هەرچی کێشەس هەلەوێت. جمهوری ئیسلامی یعنی قوانین شەریعەتیە، فقه شیعە. چییە جمهوری ئیسلامی؟ واجبە کە مردم تعریفی بکاتەوە کە گەرەکێسی لە جمهوری ئیسلامی گوزار بکاو جمهوری ئیسلامی چییە کە گوزاری لێەکا. وەگەرنە ئەمە یعنی گۆڕینی ڕەوایەت. تۆ ناوە دەگۆڕی، تا دوێ کە ناود ئەحمەوگە ئیستە ناوە خۆت ئەنی شەنتیە مەسەلەن، پەرشیە مەسەلەن، تا دوێ کە ئەحمە و ناوەگە، ئەحمە و ناوەگە و دەمە قۆپانە کردگە سەر پێ و ئمڕۆ خۆت ئەەکەیتە پەرشیە، ڕیشە ئەتاشیت و بۆین باخێک و کراواتی ئەەکەیتە بەرت و تۆ هەمانی نەگۆڕیاگی هەرەویتە. خۆ چۆن مردمە ئێران فکر ئەکا ئەگەر جمهوری ئیسلامی بێت ڕێفراندۆم بکات و ڕێفراندۆمە قانونە ئەساسی بکات و قانونێکی سەکولار بێرێ کە ئازادیهای فەردی بوێت، ئیجازە بە تەحەزوبیش بدات، بەڵام تەمامە ساختارە تەبەقەی ئۆلیگارشێک ئیمڕۆ حاکمن، یعنی ئەوانەی کە بە نەهاتهای حکوومەتی مدیرانە مختلفە مؤسسات حکوومەتین، ڕاندخۆرەکان، ئەوانەی کە ئینحساراتە بازرگانی و اقتصادیان وا لە دەسا، ئەوانە گشتیان لەسەر کار ئەمێنێنەوە، ڕانتەکانیشیان ئەمێنێتەوە. فقط یەک اتفاقە کەفێ بە مردمێک کە مەوجود نییە، بە مردمێک کە هەتایە پەیوەندیەکانی ئەوە ڕەوابەتی کۆمەڵایەتی لە دەستاگە، ڕەوابەتی نەماگەن نە پەیوەندی. پەیوەندی فەرقە کاتەکە ڕەوابەت، ڕیلیشن فەرقە کاتەکە نەتوەرکینگ. بزانن ئەمەی کە بە زوانە فاسۆمیە حەلیمە کوردستان بە ڕیلیشن و بە نەتوەرکینگ هەرتکیان ئێژن پەیوەندی، ئەمە سەقەتی زوانە، چون فەرقە کاتەکە یەکتریە. تعریفە ڕیلیشن یعنی ڕەوابەتە ئینسانی
ریلیتد بوون تەکت نەتوەرکینگە فەرقەکە، خەیری فەرقەکە. تۆ لە ریلیشنە مەسئولیەت ئەگریتە ئەستۆ، لە پەیوەندیە مەسئولیەت ناگریتە ئەستۆ، لە نەتوەرکینگە مەسئولیەتت نییە، هیچ مەسئولیەتێکە نییە. و ئەوانەی کە تۆ ئیمڕۆ ئەیوێنی دنیاە کە خەریکن دروستیەکەن دوای دنیای کۆرۆنا و دنیای لاهوت، نەک لەسەر ریلیشن ویسیاگە، لەسەر پەیوەندی ویسیاگە. لەذا من ئیدەیەک ئێوەمانانەوێنم بێ ئەوەی کە هەڵسم و بتانوێنم و بێمە لاتان و لەشم لەلای لەشتانە قرار بگرێت و بەدەمتانە و بم و تا ڕفاقەتێ دروست بوێت، بەدەمتانە و بم بە خەمەکانتان، بە خۆشیەکانتان، وەختی بۆ دانێم، بەهای بۆ دابنێم لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بە ئایدیەک و لەگەڵ یەکتریا ئاشناوین، تەک یەکتریا قسەکەین، حەزە پێی نەکەم یەک کلیکەکەم دلیتە ئەەکەم و فڕادەمە دەرەوە، هەر بەم ڕاحەتیە. ئیتر نە ئێشە ریلیشن ئەکێشم، نە ئێشە ئەوە ئەکێشم بەجێت بێڵم ڕفاقەتم بشێوێت، هیچ ئێشێ ناکێشم. کەواتە وەختی زوانە سەقەت کرد کاورا نافەهمێ فەرق ئەمە چێتەکەەوە بە هەر کێژی پەیوەندی، مە تۆ مەجبورەوی لاتینەکەی وەکار بووی، ریلیشن و نەتوەرکینگ. وەختی جامعەیەکی نەهێش کەسۆ مردم متەسەوەرە وا فکرەکاتەوە، دەوڵەت گەرە کیسی مردم ڕازی ون تا مردم ناڕازی وێ. بزانە ئێژێ تەواو مردمە ئێران ناڕازیە لە حکوومەتە ئێران، دێوە دەرەک دێ چاویان دەرەهات با ناڕازی ون، چه اتفاقێگە کە فێری هیچ. بزانە ئەمە لە کامە ئەقڵۆتێ، لەو ئەقڵەوەتی تو فکرەکەی ئەگەر تۆ ناڕازیوی لە عەلیە خامنەی، عەلیە خامنەی شەو نانی پێ ناخورێ، چون دەوڵەت هاتکە تۆ ڕازیکە، دەوڵەت نەهات کە تۆ ڕازیکە. کارە حوکام حکوومەتکردنە، کارە حوکام حکوومەتکردنە، نە ئەوەی کە تۆ بەختەوەرکە. بۆ ئەوەی حکوومەت بکات مەحکومانی گەرەکە، مەحکوم هەتا دەستەمۆتر وێت مەطلوبترە، هەتا دەستەمۆتر وێ، یعنی تووڕە نەوێ، یعنی پەیوەندی نەوێت، هێزی نەوێت، برسی وێت، ترازیاک وێت، لە وجودیا ترازیاک وێت، زیاتر بە کەڵکتێ. ئینسانە ژیر و مەرد و تووڕە و بەدەسەڵات حاکمیت حەزی پێ ناکە، چون کێشێ بۆ دروزەکە، چون ناڕواتە ژێری ئەمری. وەسە ئەمەی کە تۆ گەرەکتە حەیوانێ بەخێوکەی لە نێوانی سەگ و گورگە، تەبیعەتەن سەگ هەڵەبژێری، لەبەرەوەی گورگ هارە قەپەگرێ دەستەمۆ ناوێ، تۆ نایە خۆ گورگ هەڵبژێری، تۆ سەگ تێری، تا لە تەنانێ خەیتە بەری و سەعاتێ کلکە بۆ بجەڕێنی، وەری گورگ کلکە بۆ ناجەڕێنی. ئەمەی کە مردم پێی وایە خەڵک ناڕازیە، چون وەزیفەی دەوڵەت ئەمەسە خەڵک ڕازیکە، ئەمە ئشتباس، ئەمە قسەیەکەوە حاکمیت خۆی خستکێسیە زەهنتان. هیچ ئینسانێکی ناڕازی کە ئیدەی نەوێت، کە ئیدەعالی نەوێت، کە جیهانبینی نەوێت، کە ئیرادەی نەوێت، هیچ کارێ ناکات و هیچ کارێکی لەدەست نایێت کە بیکات. دەرنەتیجە حتا مردم برسیتر وێت، بێکەستر وێت، بێدەستر وێت، شێویاکتر وێت، دەرمان خوارتر وێت، ئێعتیادی بە جنس بوێت، ئێعتیادی بە پارە بوێت، ئێعتیادی بە ماوادی مخدر بوێت، بۆ حاکمیت باشترە. چون ئەم ئینسانە کار ئەکا، بەرهەم ئەهێنێ، پارە خەرجەکە، ئازاریشی بۆ کەس نییە، سەریشی خستکەسە خوار، دەنگیشی ناکە. پس دەوڵەتە ئێرانی تێت چی ئەکا؟ دەوڵەتە ئێرانی تێت بەحسێک مەترەحەکە بە ناوی متاڵەبات، ئەو شتەی وا خەڵک تەڵەویەکە، شتێکە خەڵک پێداویستیەسی گەرەکێسی. خەڵکە ئێران ئیسە چی گەرەکە؟ دموکراسی. خەڵکە ئێران چی گەرەکە؟ قانونێکی سکولار. دەسوورەتە کە خەڵکە ئێران چی لەدەستداگە؟ خەڵکە ئێران دەسەڵاتی لەدەستداگە، بێدەسەڵات بووگە. خەڵکە ئێران ئیمڕۆ هیچ وەختێ ناتوانێت تامە دەسەڵاتکە،
هیچ وەختێ ناتوانێت نەقشە بۆ داهاتووی خۆی بڕژێنێ. خەڵکە ئێران مالکیەتی نەماگە. بزانە شاید ئەم جیلە هیچ تەسویرێکی لە مالکیەت نییە، بەڵام ئێوە نازانن چه مالکیەتێکتان لە دەستداگە. ئێوەمانان دوو جیلێ بگەڕێنەوە دوا، ئەوێنن باوەکانتان زەمینە کشاوەرزی بووگە، باغ و باغاتی بووگە، شاخ و داخی بووگە، کەژە بنیشت و داروەنی بووگە، ئاڵف جەڕی بووگە، حیواندار وگە، بازرگان وگە، مڵکە ئەژدادی بووگە. تەمام ئەم مڵکانەی ئەمڕۆ لە تۆ سندریاگە سۆ لە ژێرە ناوچی مەراتع تەبیعی بووگە سۆ مڵکە مشاعە دەوڵەت تۆ حەج مالکیەتێکە نەماگە. لە مالکیەت خریاگی، لە دەسەڵات خریاگی، تەبدیل بووگی بە ئینسانێکی ئیزافی، وا حکوومەت ئیشێ هینی ڕقەمە پێ بە تا تۆ ژیانکەی. ناتوانانی ژیانکەی، ناتوانانی. حاکمیت وای بە تۆ کردەگە. ئیستا متاڵباتە مردم ئێران چییە؟ دموکراسی. ئیتر چییە؟ سێکولاریزم. ئیتر چییە؟ ئازادیهای مەدەنی، مافە شارۆمەندی. دەی ئەمە یعنی چی؟ ئەمە یعنی ئەوەی کە کاکی برا تۆ ئیستا ئینسانێکی بێکاری، هەر بێکاری. یعنی تۆ ئیستا دارتاشی، تا دوێکە مەجبور بووی ڕیشە دابنی دار بتاشی. ئەمڕۆ ئیشی ڕیشە بتاشی، دار بتاشی. تۆ هیچ وەخت تامە دەسەڵات ناگەی، هیچ وەخت ئابووریە ئەم وڵاتیشە دروست ناوێت تۆ پوڵدار بووی. قەرار نییە تۆ پوڵدارویت، قەرار نییە وڵاتە تۆ سەنعەتی بوێت. چون ئەم دەوڵەتە ئێرانیە، دەوڵەتە تورکیە، دەوڵەتە عێراقیە، دەوڵەتە سووریە، دەوڵەتی یەهودیە. ئێمەمانان کە ساحیبان ئەم سەرزەمینینە ئێشێ سپێدا بخەین، بە فەسادە ڕۆح بگەین، بە فەسادە وجود بگەین، هۆڤیەتمان نەمێنێ، شناسمان نەمێنێ، وەکو تایلەندیمان لێبێت. ئەژێ وامانە پێ بکات. بۆیە ئێمە ناوین و جامعی سەنعەتی بە کەڵک نایە. بۆیە حتا دەوڵەتە ئێرانی لە پشتە نەمایشە دروستکردنە چەکە ئەتۆمی لە ساڵە 1950 تا ئێستا نەیتوانیگە یەک بۆمی ئەتۆم دروستکە. پاکستان لە 1958 استقلالی گرکە. ئەمە یعنی چی؟ ئەمە یعنی قەرار نییە تۆ ئەحیانەن مخترع و دانشمەندی شەتیاوێت. ئەمە بەو معنە نییە خەڵکی ناتوانێت اختراعەکە. فەناوەری، تەکنۆلۆژی احتیاجی بە عیلم نییە، احتیاجی بە فەنی بوونە. 4 دانە تەراشکار دابنێ ماشینە بۆ دروزەکەن، 4 دانە تەراشکار دابنێ تفەنگە بۆ دروزەکەن، توان دروستیکەن. فەناوەریە، شتە عەجیب غەریبێک نییە. ئەوانەی کە تەعمیرە وەسایلە ئەلێکتریکی ئەەکەن ئەتوانن بۆ تۆ ئەنوا و ئەقسامە وەسیلەی ئەلێکتریکی دروستکەن. شتە عەجیبێک نییە تۆ فکرکەی کابراخ لە جوانڕۆوە، لە ڕوانسەرەوە، لە پاوەوە، لە هەڵەبجەوە، لە ڕانیەوە ناتوانێت شت بەرهەم بێنێت. باتوانێت بەرهەمی بێنێت، بەڵام قەرار نییە تۆ نە سەنعەتیویت، نە قودرەتمەندویت، نە بازرگانە گەورەویت، نە جامعەیەکی گەورەی سروەتمەندە بێ. قەرار نییە. قەرار ئەمەسە تۆ تەمامە وجودە ڕاماڵن تا تەمامە کوهن ئولگووەکانە تاریخیت لە دەستبەی. کورد نەمێنی تۆ مەوجودێکی ترە لێ دروستکەن تا ئەم دەقیقە سەرکەوتگەن. ئێوە گۆڕیاگن، خوتان گۆڕیاگە. پس دەوڵەتە ئێرانی متاڵەبات بۆ تۆ دروستەکە. متاڵەباتەکە کێ تەرحیەکە؟ خۆ تۆ مەوجود نییە، تۆ خۆ عەدەدی نییە، تۆ ڕۆژێ 1 ملیۆن جار تەجاوزەکرێوە ڕۆحە. بزانە من هاتوچۆی ئەم گروپ و کاناڵ تەلگرامی و کڵاپ هاوس و ئەمانەیەکەم. خەڵک لە تاران و لە ئەسفەهان و لە سنە و لە کرماشانە ئۆنلاینەوێ جۆری قسەکایژی مناڵە پاریسە. دەمەدا لە ئینسانیەت و دەمەدا لە ئۆمانیزم و دەمەدا لە ئازادی و دەمەدا ئازادی.
دەمەدا لە دموکراسی و تۆلەڕانس و لە قینی تێ لە تونند و تیژی و حەز بە سڵح و ئاشتیەکە و مافی مرۆڤ و جۆری قسەکایژی مناڵە شانزەلیزەس ئینگار نە ئینگار ئەوە وا لە ژێرە دەسە عەلی خامنەی و سپای پاسدارانە ڕۆژی 2000 جار تەجاوزەکەن و ڕۆحی و وجودی و فیزیکی و حەقە حەیاتی و مالکیەتی و ئازادیەکەی وا دووچارە وەهم بوو گە ئەم ئینسانە لە دەسەڵات خلیاگە وا قەرچەو بوو گەسەوە ئیستە متاڵەباتیان بۆ دروست کردگە ئەم متاڵەباتە ئەزانی ئەتان بات بەرەو کوێ سێرکەن ئێمە 5 ساڵە پێش وتمان دەوڵەتە ئێرانی خۆی ئەگۆڕی خۆی ئەگۆڕی بڕۆ ئەحمەدی نیژاد خەریکە ئێژێت دژمنانە خارجی داوای ئینحلال سپای پاسدارانەکەن ئاغایان لە داخڵۆ ئێژنی وەگەرەکیانە بیوەن بەرەو ڕەفراندۆم تاجزادە هەمان قسەکە شعلە سعدی هەمان قسەکە ئەمیر ئەحمەدی هەمان قسەکە شەهرامە هومایون هەمان قسەکە BBC هەمان قسەکە ویساف ئەمریکا و فەلاحەتی هەمان قسەکە حاکمیەتیش هەمان قسەکە دێ خەڵکی مەچتەی تریشی بۆ ئەمێنێتەوە بێژێ مەسەڵەن کامە خەڵکە ئێران ئەتوانێت لە تاجزادە ڕادیکاڵتر قسە بکە ئەتوانێ چێتوانێ بێژێ کە تاجزادە نەیوت ڕاهبەریەت ناوێ مادام العمروێ ئەمە ئێترازاتی ناوە خیابان کارە بەرادەران سپای پاسداران بوو وتی کشتی وت دەیەم مەردمە عادیە چی تریش ئەزانن هیچ بۆ لەبەرەوەی مەردمە عادیەک مەوجود نییە تا بفەهمێ چی لێگیریاگە مەردم دەسەڵاتی لێ زەوت کریاگە کێشەی مەردم ئازادیە داکەندنە دەرپێ نییە کێشەی مەردم ئەمەسە دەسەڵاتی نییە تا نمودی بێ لە جامعەی خۆیە تا خەلاقیەتەکانی جەهانی هونەری تەمامی ئەمانە نمود پەیاکە لە ناو جامعە هیچ دەسەڵاتێکی نییە هیچ عەدەدێ نییە هیچ کەس نایوێنێت تەمام شەڕەکە ئەمەسە لەسەرۆ ئەمانەی وانە سەرۆ بیخونجنن تفکەنە ناوە دەمە تۆم قسانە تکرارکەیتۆ لە جامعەیەکە کە مەردم ئەسن نافەهمێ سیاسەت یعنی چی بلوغە سیاسی ئەسڵەن نییە کابرا خۆی بە داپۆسیاک ئەوێنێت هاڕیاک ئەوێنێت کوهەن ئولگو خۆ معنای نییە ئەوەی لە وجودی کۆبوو گەسۆ سەغارەت و سەخافەتە خۆ بیر ناکاتەوە قەشەنگ و دموکراسی و بڕاستی و حەزی پێەکەین و قەشەنگە دەی تۆ دموکراسیەکە بەحسیەکەی یعنی چی یعنی چواردانە حیزب بێن تۆ بڕۆی دەنگیان پێبەی دەی چۆن کەسێ ئەوێتۆ نوێنەرە تۆ ئەو کەسە چۆن ئەوێتەوە تۆ چه ساز و کارێت تعریفەکەی گشتی لکیاگە بە فەسادە ئیداری تۆ چه ساز و کارێت تعریفەکەی ئەم فەسادە ئیداریە بەردەوام نەوێ تۆ چۆن ئەمانەی وا ئەم گشتە ڕانتیانە خوارگەم سروەتیانە تاڵان کردگە تۆ ئەیانگریوە لە دەسەڵات ئەیان خەی کێ ئەیکە حاکمیەت کێس تۆی کێس حاکمیەت تۆ فکرەکەی ئێران بێت تۆ سکولار و دموکراسی و تۆ حاڵە خازەوێ چۆن فکرەکەی حاڵە خازەوێ تەوەهم لێتانی داگە لە بێدەسەڵاتیە کێشەی مەردمە وەسە ئەسن مەردم نەماگە ئینسان نییە کاکە بڕۆ سەر هەمان قوانینە تەبیعی هەمان لیبرالیزمە کلاسیک life property freedom حق حياة حق مالكية وحق آزادي هەتە تۆ ئەمانتە هەز خب مطالباتە بۆ تێرێت بعد خۆی لە ژێرە ناوە گوزار وەوەی کە بابا مردم فشاریان بۆ هاتکە و مردمە ئێران فرە تێگەیگە و تەواو ئەو کاورایشە چی کردگە ئەو کاورا لە ماڵە دانیشکە حەزی کردگە بە شەهرامە هۆمایون پێک ویسکی هەڵداگە ڕەوابەتە جنسی متعددی ئەنجام داگە دەخۆ نە ئیدەی انقلابی هەز نە ئەزانێت چی گەرەکە نە ئەزانێ ئەسڵ مەوجودیەتە ئینسانی هەز نە بۆی مهمە هەچێکی بۆ مهم نییە فکرەکە لە خۆی و ئەحمە بڕوا مەحموو بێت ئەحمە بڕوا شانتیا بێت حاڵی خاص ئەوێ پوڵدار ئەوێ ئەحیانەن گەرەکیانە ئەمە فرە وەزعی خاص وێت چون ئەگەر ئەمە وەزعی خاص نەوێت انقلابەکەن
استدلالی شەمەسە خەڵک ناڕازیە لە دەوڵەتە ئێران دێ خەڵک ناڕازیە چاوی دەرەهات چیەکە خەڵک ناڕازیە چی ئەکا ئیستا بۆ خۆی سازماندەهی کردگە دەیان گروپە میلیۆنی تەشکیل بووگە بۆ ڕوخاندنە حاکمیەت ئیستا ئیعتساباتە سەراسەری دەسی پێکردگە کەس تەکە حاکمیەتە هاوکاری ناکە کەس ناڕواتە موئەسساتی ناچێتە دادگستەری کەس لە بانکەکانی ئستفادە ناکە چ بوو درو ئەخر تو بوو خۆت ئەخەڵەتێنی چون ئەزانی چه ئەتفاقێکە کەفێ بەیانی دوو بەیانی دەوڵەتە ئێرانی ناگەهەن ورود پێیاکە و خواهڵی ناگرێت و شێویا و ئیش دروسیکەین و متاڵەباتە مردمیە و ڕفرەندۆمەکەین و تۆ بۆ خۆت چەپڵە لێ دێژی ئۆخەی خەباتە 120 ساڵەی مردمە فەرهیختەیە ئێران بەرەو دموکراسی سەرکەوت دەرسوێتەکە سەر نەکەوت دەرسوێتەکە هیچ نەبوو تو دووبارە خەڵەتیای کاورای کاول لە زەعفە خۆتە لە درۆزنیە خۆتە لە فەسادە ڕۆحتە لە بێ ئێرادەگیتە لە تێ هەڵدریاگیتە ئیستا گەرەکتە خۆ بنوێنی بێژی ها من چ زرنگ و موسکی مەخوارد ها من چ پێ خاسیێکم ڕووسەرین فرادا ها من چ پێ خاسیێکم فەمەنیستوم ها من چ پێ خاسیێکم گەماڵەمە هاورد دەرمانەمە کرد ها من گۆڕیم دیتە گۆڕیم کێ حاکمە کێ قدرت وا لە دەستیا کێ دائیمەن سەوارە بەر موئەسساتە کێ تەمامە گەلوگاهای ئابووری و سیاسی وا لە دەسا کێ وا لە دەستیا هەر ئەوانەی تابێ ئەمڕۆژ هەن وا لە دەستیانە ئەی تۆ چکارەی تۆ کاورای کاولە بەدبەختێکی وا تا دوێکە بە سیغەکردن ئەتوانی دەرامەدێ کەس بکەی ئەمڕۆ ئەلەنە نەتوانی بە ڕووسمیگەری بیکەی هیچ فەرقێکی نییە بە تۆ هیچێک بەدەست نایری ئەم مەردمە هەنووز نافەهمێ ئەو شتەی کە لە دەستی داگە دەسەڵاتە کە لە دەستی داگە هەرچی دەسەڵاتی بووگە لێیان سندگەسەوە لە ڕەوەندێکی 120 ساڵە ئەوەی دەسەڵاتی پێ بووگە لێیان سەنگەسەوە و تەمام ئەم تەلاشەی کە لە فازە سەوەمائیکەن ئەمەسە ئاخرین چۆڕە دەسەڵاتیشی لێ بسێنەوە لە ژێرە ناوەچی لە ژێرە ناوە سەرکەوتنە مبارزات دموکراتی کە مردمە ئێران بە تەورە مطلق تەسلیمە قانون بوویت بە تەورە مطلق حکوومەت بوێت و خوا بوێت و مطلق و تۆ تەسلیمی بووی خۆت بەیتە دەسی ئیتر نەحتیاجت بە پەیوەندی کۆمەڵایەتی هەز احتیاجت بە ڕیلیشن هەز بە قەوم و کەسوکار هەز بە سەروەت هەز بە دەستداری هەز بە کەسداری نیست احتیاجە نییە نەتگەرەکە تەمام ئەم مەسیرە بەرەو ئەوە ئەڕوات ولذا تۆ لەگرا ئەتوانی یەک تەسمیمە تاریخی بگری یا بکەویتە چەپڵە لێدان و بێژی ئەشەوبی لە گۆڕیمان وەکو حیزبی دموکرات و ئەم نخبە و نخاڵانەی پەکەکەیی و کۆمەڵەیی و جبهەیە متحد و چوزانم ئەم ئوسولگەرایان و ئیسلاح تەڵەبین و ئەم توڕەهاتەی وا بازی پێیەکەن کەویتە چەپڵە لێدان یاوە کە بێژی نەخوا وەکیڵی ئێمە کارێکمان نەکرد نە من لەمە کاولتریش ئەوم نە ئەمە گشتی بازیە و ئینقلاب نەبووگە ئینقلاب وەختێکە من بێمە مەیدان و تەمامە ئەم موئەسساتە فەتحکەم نابودیکەم لە بینی بووم سەر لە نوێ تەمرین بکەینەوە دەسەڵاتێکی جەمعی دروستکەین بەر ئەساسە حوزورە گشتمان پس ئینقلاب نەبووگە تەئیدی مەکەن ئەمە ئەوڵین کارێکە کە ئەتوانی بیکەی تەئیدی مەکە لەگەڵ یا مەکەوەڕێ خۆت مە دەمیوە کاولی و فەساد خۆت بەری پێ بگرە لە جێگەیەکە مەوە ئەنتەر مەکەوە بەری تاو یەک دەفع بۆ هەمیشە لەم تاریخە بتوانی یە ئێرادەی لە خۆت نیشان بەی ئەحیانەن شتێکویت ئەحیانەن شتێکوێ مەگشتی بەرنامەس و تۆ لەم بەرنامە هیچ کارەی و تۆ خراوتر لەمە ئەوی کاولتر لەمە ئەوی با بزانی لەمە کاولترەوی بهزاد نمونەیەکی فرەفرە خاص بوو
تۆ ڕۆژێ هەزاران جار ئەو گەڕە ئەنیتە قەی خوات لە دەردێکەوە سەر خۆتی تێریت لە ئینسان بوونێکە لە خۆتا قبوڵە نەکردگە و لە شەڕێکە کە لەگەڵ میراسە تاریخی خۆتا ئەیکەی ئەم ئینحرافە وا کەوت کەسە ناوە وجودە تۆ بەرەو هەڵدێرێکی خراو ئەتانواتها بەرەو وها هەڵدێرێک ئەتانوات لە تاوە دڵتەنگیە داپڵۆسیاگیە ئیزۆلە بوونە یەکتری هەڵە دڕن ئیتر زندگی ناکەن لە یەکتری متەنەفرتر ئەون فاسڵە ئەگرن لە یەکتری ئیتر کارێ معنای نییە ئیتر دامرکاوێک و ئارامشێک و زندگیە معنایەکی نییە لەزا دەوڵەتە ئێرانی بە سورعەت خەریکەم کارانایە کە بەڕووبەچەکانیشی گشتیان خەریکن تەمام ئەمانەی وانە دەوریە ئەحزاب و سلبریتی و سلبریتیە سیاسی و میدیایی و مەدەنی و مەحیتە زیستی و حقوق بەشەری گشتی خەریکن هەر کەسێکیش لەو سەرە وێسیاگە کارە خۆی بکە و ئەمما نوکتەیەک بۆ ئاغایانە سلبریتی فاحشەگانە سلبریتی بزانن ئەم دەسە بڕفرە ئەخوا کارە ئێوەیش دەورەیە ئەم دەورە تەواو ئەوێ و تۆ هەرم مەردمە تێنە سوراغت لەبەرەوەی ئەم جارە ئاخێزە کوردەوارە سربەخۆ بوو ڕۆڵە ئێوەی باس کرد ئەم جارە ئیتر لە گەلە کۆمەیەکاوا ئێوە کردان گشتی دەنگە ئێوە سوار نەبوو دەنگە حەقیقەتیش لەگرا بوو دەنگە میراسە تاریخی کوردیش لەگرا بوو با بزانی هەم حاکمیەت فڕەتان ئەدا هەم لەلایەنە ئەم مەردمە و دەمکوتەکرین خراو دەمکوتەکرین خراو سزاتان ئەدەن و تاوان ئەم فەسادەوا عمومیتان کردو و ئەم ئەنتەریاتەوا بەسەر ئەم مەردمە کردتان ئەیدەن با بزانی فقط لەم سەرزەمین و کوردەوارە ئینسان ماگە لەم دنیا و ئەوانەی تۆ لەم جیهانە ئەیوێنیت بە ئستثنایە بڕ ئینسان لە ئەمریکا ئەوانەی تۆ ئەیوێنی کۆیلەن و حەد بووگن لە کۆیلەیە خۆیانە ئەگەر قەرار لەم جیهانە حرەکەتێکی ئازادانە دەست پێ بکات کە ڕزگار بێ لەم زنجیرانەی کە لە پێی کریاگە بەناوە ئینقیاد و لە عوبودیەتا دەربێت لە سەرزەمینە کوردەوارە دەست پێیەکە بۆیە هەنووز ئەو کورسوە دیارە لە جێگەیەکە تۆ ئێشێ تەکانێ بخۆی و لە یەک لەختە لە یەک سەحنا لە یەک سانیەتە کە خۆتا ڕاست بیت و بە خۆت ڕاست بێژیت وجود ئێمەمانان فەساد پڕی کردگە شەهوەت پڕی کردگە ئەوەی کە نەمانگەرە کرد لەگەڵ یا ڕوبەڕوو بووین و واقعیەتە زندگی وەڕەنجە نایەوە خۆش